نمی سرم نشین که زو حتما رو سرم نشین بس اقدر نتو نمیدر چی بالا برام نه تو باش
كسر هذه بس قايلة والله انا بنت هذا زيكم يسامني يسمع هذا بساعات خمس سنين كاميرا بعد ما أو خش ما أدري بس في امريكا بس ساعه زين
Orada mikir bu. Rapor düştü defa ya. Siapa yang ni kan Roya? Hocam istirahat etmek
İstirahati de devam ediyormuş.
من دیدم رو میره. Burada zaten zaten آخر اول ساعت صورت نشه نیمه سه بره نیمه باشه لابسه داره علی عاشقی اونه با به خدا خوازی دیا دیه بس لیدوانی و نگری اسمه پیف شاندم سندم بکیسی امی الله تا بنا گیری رو بجوزی
Vallahi öyle hafiften haberi var. Ne başlı basma.
juara, angalia.
أول كده ما مسوي ورم قلتيها لو تسيو ما مسوي حاضر والله دريم بدي ما بدرش مثلا لا جيري مكة تو على لا برشلونة ايش برشلونة برشلونة ما يبدو شيء من يتوقع بس تو بيجي كل والدي penaltı ya penaltı. غير مباشر غير مباشر
بەڵە سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی پێیان پێشنگ یاریەکانی جامی کۆماری عراق لە کۆمەڵی کوردستان کۆتایی هات ئەمڕۆ هەڵبژاردەی دهۆک ئامادەنە و بەرامبەر هەڵبژاردەی سلێمانی یاری بکات دوای ئەوەیەوە هیچ هیوایەکی نەماوە بۆ سەرکەوتن بە قۆناغی داهاتوو بۆیە هەڵبژاردەی سلێمانی بە 3 گۆڵی بێ وەڵام لە یاریەکە بە براوە دانرا و ناوبژیان دوای 15 خولێک لە چاوەڕوانی فیکەی کۆتایی یاریەکە لێدا ئەوەی لە دواوەشمە گەرماوگەرم باسی یاریەکە دەکەم تازە یاریەکە کۆتایی پێهات هەردوو هەڵبژاردە بە یەکسانی بە گۆڵ سەرکەوتنیان بۆ قۆناغی داهاتوو مسۆگەر دەکرد یاخود هەر هەڵبژاردێکیان بردووە لەگەڵ هەڵبژاردەی سلێمانی دەگەشتە قۆناغی داهاتوو بەڵام هەڵبژاردەی کەرکووک لە خولەکی 58 لە ڕێگەی سەتار یاسین لە لێدانێکی ڕاستەخۆ گۆڵ یەکەمی تۆمار کرد هەڵبژاردەی هەولێر دوای ئەم گۆڵە چەندین گۆڕانکاری و چەندین هەوڵ دوو جار تۆپیان لە ستوندا چەندین هێرشیان برد لە کۆتا خولەکی یاریەکە ئیبراهیم غازی هێرشبەریانەی نەورۆز توانی گۆڵ یەکسانی بۆ هەڵبژاردەی هەولێر تۆمارکە و ناوژان فیکەی کۆتایی یاریەکە لێدا یاریەکە بە گۆڵێک بۆ هەردوو هەڵبژاردە کۆتایی پێهات هەردوو هەڵبژاردە سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو هەڵبژاردەی هەولێر هەڵبژاردەی کەرکووک و هەڵبژاردەی سلێمانی و دهۆک ماڵاوین لە پاڵانتێکە کرد وا بڕیارە دوای 3 ڕۆژی تر یاریەکانی قۆناغی دووەمی پاڵاوانتێکە بە بەشداری ده هەڵبژاردە دوو هەڵبژاردە لە شاری بەغدا و دوو هەڵبژاردە لە ناوەڕاستی عراق دوو هەڵبژاردە لە باکووری عراق و دوو هەڵبژاردەش لە باشووری عراق دەمێننەوە یاریەکانی دوای 3 ڕۆژی تر دەست پێ دەکات و وەکو باسم کرد لە کۆمەڵی کوردستانیش کەرکووک و هەولێر گەیشتونەتەم قۆناغا بەڵێ پێشەکی بە خێراتتانەکەم دەستخۆشتان لێکم بەڕاستی یاریە مرۆ زۆر گرنگ بوو بۆ ئێمە بەڕاستی یانی نەهاتوین بۆ تەعادلش ئەو بوو پێش یاهینەکە گۆڵێکمان کرد سوپاس بۆخوا یانچی لە ئاخر دەقەکان ئێمە گۆڵ یەکسان بوومان لێکرا الحەمدولایە ئێمە بۆ یەکسان بوونەش توانمان بگەینە قۆناغێکی تر ئینشاڵڵا بۆ قۆناغی تر بتوانین ئامادەکارێکی باشین و ئەنجامی زۆر باش بەدەست بێنین شایستەی ناوی کەرکووک بێ ئینشاڵڵا ئەنجامی زۆر باشتر لەمە بەدەست دێنین لێ پێشش سپاس لە خۆی گەورە کە توانیمان ئەو قۆناغە بە سەرکەوتی ببڕین ئامادەکاریەکی کەممان کردبوو بۆ ئەم بتۆڵەیە بەڵام یعنی سپاس بۆ خوا توانیمان سەرکەوین لە کۆتاخولەکان توانیمان گۆڵی سەرکەوتن گۆڵی توحادل بکەین و بتوانین لەو قۆناغە بپەڕنەوە ینی بەگشتی ئەگەر بینە سەرەوە توانیمان تەنها 2 ڕۆژ پێکەوە کۆبووینەوە پێشدەورەکە ڕایەنانمان کردبوو بەڵام لە دوورەوە هەمووان یەکتریان دەناسی و ینی تێگەیشتێکی باشمان هەبوو لە ناومەلعب سپاس لە خوای گەورە کە توانیمان بە ئاسانێ و قۆناغە ببڕین